ئەنجامی وەرگردنی خوێندکارانی 12 ئامادەیی ڕاگەیەنرا بە پێی سیستەمی زانکۆلاین لە ئێستادا دەستکراوە بە تۆمارکردنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکاندا. کفری یەکێک لەو شوێنانەیە کە ئەم ساڵ زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان توانم بڵێم یەکەم ساڵە بە شێوەی ئۆنلاین خوێندکار وەربگرێت. من بۆ قسەکردن لەسەر شێوازی تۆمارکردن و ژماری ڕێژەی خوێندکاری وەرگیرا و لەم کۆلێژ و زانکۆیانە دەچمە لای میوانەکە مامۆستا سامان یاریدەری زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان. سڵاو لەبێ کۆلێجی تەکنیکی گەرمیان. سڵاو مامۆستا بەیانی باش. دەمەوێت باس لەسەرەوە بکەین ئەم ساڵ یەکەم ساڵە خوێندکار بە زانکۆلاین لە کۆلێژ و زانکۆ پەیمانگاکان لێرە وەرەگرن. شێوازی وەرگردن ڕێژەی خوێندکار چۆنە؟ سڵاو بۆیەوە، سڵاو بۆ ئاکامی هاوکار و هاوڕێم. ئێمە لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان بێگومان لەبەرەوەی یەکەم ساڵە زانکۆکە کرێتەوە، یەکەم ساڵی وەرگرتنی خوێندکارانیشە لەم زانکۆیە بە شێوەیەکی گشتی. بۆ خۆتان نەزان زانکۆکە لە دوو کۆلێجی تەکنیکی کفری و کۆلێجی تەکنیکی کەلار لەگەڵ پەیمانگای تەکنیکی کفری و پەیمانگای تەکنیکی کەلارە پێک هاتووە. بەشە زانستیەکانی ئەمان بە پێی پلانێک کە پێشتر ئەینێرین بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خوێندکاری بۆ ڕەوانە ئەکرێ. ئەم ساڵ ڕێژەیەکی باش لە خوێندکاران وەرگیراون، چونکە بە پێی بڕیاری جەنابی وەزیر بۆ خۆی کە هیچ خوێندکارێک کە ئەوانەی کە تەقدیمی پرۆسی زانکۆلاینەکەن هەبێ هەمویان لە زانکۆ حکومیەکانە ناویان بێتەوە، یان جگە ئەگەر بەشێکی کەمیان نەبوو بێت بە هۆی هەڵەیەکی تەکنیکیەوە، ئەگینا بەشی زۆری ناوی هاتوۆتەوە. بۆیە پلانەکانی ئێمە لە سەتانەوەتی هەمووی باڵێن پڕ بووەتەوە. ئەو پلانی کە داوامان کردبوو لە هەندێک لە بەشە زانستیەکانە بە زیادی شەوە خوێندکارمان وەرگرتووە، ینی نزیکەی 1000 خوێندکار لە زانکۆی پۆلیتەکنیک بەگشتی لە کەلار و کفری لە هەردوو کەمپی کەلار و کفریە وەرگیراون. بەڵێ ئەمە پرسیارەوەکەم بەو پێ ئەم سنوورە لەگەڵ ناوچە دابڕاوەکانە هاو سنوورە چی کراوە بۆەوەی خوێندکاری ناوچە دابڕاوەکانی خوێندنی کوردی لەم زانکۆیە وەربگیرێ؟ ئەمە پلان و بڕیاری هەموو ساڵێکی وەزارەتی خوێندنی باڵایە کە دەرفەتی خوێندن بۆ خوێندکارانی ناوچە دابڕێنراوەکانی ئەم سنوورە نەش بڕەخسێنە لە زانکۆ پەیمانگاکانە. زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانیش بە هەمان شێوە لەو پلانە بێبەش نەبووە. ناوچەکانی سەلاحەدین، خوورمات و کەرک و خانەقین تەنانەت لە شنگاریشەوە خوێندکار هاتووە لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانە ناوی هاتووەتەوە پێشکەشی کردووە. ئێستا مامەڵەی پێشکەشکردن خۆتۆمارکردن پێشکەشەکات، واتە دەرفەتێکی باش ڕەخسێنراوە بۆ خوێندکارانی ناوچە دابڕێنراوەکانیش لە زانکۆی پۆلیتەکنیکە. هەموو بەشانەی کە لێرە هەن بەڕاستی خواستی باشیان لەسرە لەلایەن خوێندکارانەوە. ئەو بەشانە لێران چی بەشێکن و گرنگی ئەو بەشانە چیەوە تا چەند ئەتوانرێت ئەو بەشانە با بڵین خوێندکار کە لێرە دەرەچێت هەلیکار بۆ خۆی بدۆزێتەوە؟ هەموو بەشە زانستیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان بێگومان بە کەمپەسی کەلار و کفریشەوە ئەو بەشانن کە بەڕاستی خواسیان لەسرە، ئەو بەشانن کە لەگەڵ بازاڕی کارە ئەگونجێن. ئەمەیە جیاوازی لەگەڵ زانکۆکانی ترە. زانکۆی پۆلیتەکنیک بە شێوەیەکی گشتی لە کوردستانە هەر بۆ ئەو ئامانجەدانراوە. زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان بەشەکانی کۆالێتیان بەرزە. بۆ نمونە ئەم ساڵ ئێمە ئێستا لەم کۆلێجی ئێمەیە دوو بەشی تازە کراوەتەوە کە هەردووکیان تاکن، ینی ئەتوانم بڵێم لە ئاسی عێراق هەن، بەڵام لە کوردستانە ئێمە لێرە پەیمان پێبردو و کردومانتەوە. سیستەمی بەڕێوەبردننی زانیاریمان هەیە کە ئایتی و بەڕێوەبردنمان تێکەڵ کردو لەگەڵ شیکاری خۆراک و تەندروستیە. ئەمانە دوو بەشی زۆر زۆر فعالن لە کەمپەسی کەلار بە هەمان شێوە، لە پەیمانگاکانمان بە هەمان شێوە. ئەم با بڵێن ئەمانە وردە وردە ساڵ بە ساڵ زیاتر لەلایەن خوێندکارانەوە خواسیان لەسەر ئەبێت، پلانەکان ینی بە شێوەیەکی باش پڕ ئەبنەوە. بۆیە بیر لەوە ئەکرێتەوە کە هەمیشە ئەو بەشانە بکرێتەوە لە لای ئێمە کە کوالێتیان هەیە کە لەگەڵ بازاڕە گونجێ کە خوێندکار دوای ئەوەی 4 ساڵەکەی یان 2 ساڵەکەی پەیمانگای تەواوەکە دانەمێنێ بۆ کارکردن. دوپرسیارم گرنگی ئەم زانکۆیە بۆ سنووری کفری تا چەند ئەبوژێتەوە قەزاکە لە ڕووی زۆر بابەتەوە و هەروەها خوێندکاران تاکەی ئەتوانن بێن ناوێن تۆمار بکەن؟
تەبان پرۆسی ناو تۆمارکردن لەوە دەست پێکەم ئەمە گرنگترە پرۆسی ناو تۆمارکردن نزیکەی هەفتەیەکە دەستی پێکردووە ئێمە بۆکو خۆمان هەتاوەکو کۆتایی ئەم هەفتەیەمانداناوە تا دوو ڕۆژی تر ناو تۆمارکردن بەردەوامەوە دوای لەفتی داهاتۆ پرۆسی خوێندنی خۆناغی یەکەم دەست پێکا لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانە لە زۆرینەی بەشە زانستیەکانیە دەست پێکە زانکۆکە بۆ گەرمیان بە شێوەیەکی گشتی زانکۆیەکە ئەتوانێت ژێرخانی ئەکادیمی ئەم ناوچەیە ببوژێنێتەوە کە دەوری ئەبێ کاریگەری بێت لەسەر ژێرخانی کۆمەڵایەتی و معریفی و ڕۆشنبیری و تەنانەت لەسەر ژێرخانی ئابووری ئەم ناوچانش بە شێوەیەکی گشتی بۆیە ئەتوانێت ڕۆڵێکی باش بینێ لە پلانی گەشەکردنی کفری و گەرمیانیشە. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا. ئاکام دیارە ئەوەی کە میوانەکەم باسی لێوە کرد زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانی چێک لە ئامانجەکانیەوەی بوژانەوەیەکی باش بە سنوورەکە بگەێنێت لە ڕووی هەموو بەشەکانەوە و هەروەها گەشەی ئابووری و ژێرخانێکی باشی زانستی بۆ سنوورەکە دابین بکات لە هەمان کاتیشدا ماوەی 2 ڕۆژ ماوە بۆ خوێندکاران بێن ناوی خۆیان تۆمار بکەن تاکو ساڵی نوێی خوێندنی زانکۆ و کۆلێژەکان و پەیمانگاکان لە سنووری کفری و گەرمیان دەست پێ بکات.